لێرە و لەوێ باس لەوە دەکرێت کە دەرمانێک کە ڕێگە پێدراو نیە لە نێو نۆرینگەکان و هەروها دەرمانخانەکانی شاری سلێمانیدا بەدی کراوە، بەڵام ئەمە تەنها گومانە. ئەمە وای کردووە لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت دەرمانخانە بە دەرمانخانە بگەڕێن بە دوای ئەو گومانەدا و ئەوەی کە ئەوان باسی لێوە دەکەن تاکو ئێستا بە هیچ جۆرێ ئەو دەرمانیان لە نێو دەرمانخانەکانی شاری سلێمانی نبینیەوە. دەرمانەکە چییە؟ زانیاری ورد لەسەر ئەو دەرمانە وەردەگرن بۆچی قەدەغە کراوە. دەچمە لای دکتۆر ئارمان کە نوێنەری تەندروستیە لە لیژنەی باڵای قایمقامەت، دوایین زانیاریەکانتان بۆ دەگرن. لیژنەکانی قایمقامەت ئەگەڕێن بۆ دەرمانە، پێم بڵێ ئەو دەرمانە چییە وە گرفتی چییە؟ ئەم دەرمانە پێشکی بەخێر بن. ئەم دەرمانە دەرمانێکە پێکاتۆ لە سێ دەرمان ناوی ئەکسفۆرجە. دەرمانەکە پێشتر لە کوردستانە هەبووە، پێشتر کۆمەڵێک نەخۆش کە گرفتی فشاری خوێنیان هەبوو بەکاریان هێناوە. لە ئێستادا کۆمپانیای ناوبراو دەرمانەکە بە شێوازی کە ڕسمی نایەنێتە ناو هەرێمی کوردستانەوە، بە ڕێگەیەکی نایاسایی و ناڕسمی هاتۆتە ناو هەرێمە و دەرمانەکە هیچ جۆرە فەحسێکی بۆ نەکراوە و لەبەر ئەوە ڕێگەپێدانی نییە و بە دەرمانێکی قاچاق لە قەڵەمەندەرێ داواکرێ لە هاوڵاتیان کە و دەرمانە بەکارنێنن یا سەردانی پزیشکی پسپۆڕەکانی هەناوی و نەخۆشەکانی دڵ بکەن بۆی دەرمانەکان بۆ بگۆڕن بە هەمان دەرمان بە شەریکێکی تر کە فەحسی هەیە و ڕێگەپێدانی دایری کوالیتی کۆنترۆڵی هەیە بۆ بەکارهێنان. باشە ئێستا لەنێو ئەو نۆرینگانە یاخۆ لەنێو ئەو دەرمانخانانەی کە ئێوە گەڕاون ئەو دەرمانەتان بەدی کردووە؟ تا ئێستا لەخوا بەزیابێ بەدیمان نەکردەوە. کتابێک هەیە کە لە وەزارەتەوە بە سندیکای دەرمانسازان گەشتووە، کتابەکە گەشتانی بۆ کراوە بە دەستمان گەشتەوە بە داداچوونی بۆکەین. طبعاً بەدەر لە مایمە لیژنەی باڵا و لیژنەی هاوبەشی تەندروستی لە قایمقامەت لە سەرەتای ساڵە دووبارە دەستمان کردو بەگەڕان ڕێژەیەکی زۆر لە دەرمان و دەرمانی بێسەرچاوەمان گرتووە، بەڵام لە نێوان دیانە تا ئێستام دەرمانە نەبووە. وەکو لە کتابەکە هاتۆ گومان دەکرێت کە بەدیکرابێ، ئێمەش بە دوای دادەگەڕین ئەگەر هەبێ بۆ دڵنیایی. بەڵێ ئەگەر هەبێ و پێشتریش کردومان لەمە دوش ئەگەر هەش بێ بە هەموو شێوازێک دەستی بەسەر دەگرین.